ڕۆژی سێی تەمموز پرۆسەی هەژماری دەستی سندوقەکانی دەنگدان لە کەرکووکەوە دەست پێ دەکات. پێدەچێت لە دوای پارێزگای کەرکووک لە پارێزگاکانی هەرێمیش ئەو بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بە وتەی لایەنە دەنگدراوەکان کۆمسیۆن نایەوێت بڕیارەکانی دادگای فیدراڵی وەک خۆی جێبەجێ بکات، بەڵکو تەنها ئەو سندوقانە هەژمارەکرێنەوە کە تانە و سکاڵای لایەنەکانیان لەسرە. هاوکات بەرپرسی ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامیش بە گومانەوە دەڕوانێتە کارەکانی کۆمسیۆن و ڕای دەگەێنێت. کۆمسیۆن لەبارەی شێواز و چۆنیەتی هەژمارکردنەوەی دەنگەکانەوە زانیاریان پێ نادات. یا ئەوە تا خۆشیان زانیاریان نییە تا بیدەن بەلایەنە سیاسیەکان، یا ئەوە تا زانیاریان لایە لەژێر کاریگەری سیاسی و لایەنێکی سیاسیە زانیاریەکان نایەن بۆ لایەنانی کە متەزەڕیرن یا زەرمەند بوون لە پرۆسەی تەزویر و داوای بژاردنەوە دەکەن و یانەوەی سەرپەرشتی بژاردنەوەی دەسی بکەن. زۆر جار پرسیار لە ئێمە دەکرێت وەکو دەستگا هەڵبژاردنەکان کاکە بۆچی زانیاریتان لانیە. طبعاً ئێمە دقیقە بە دقیقە لەگەڵ ئەم کۆمیسیۆنە لەسەر خەتین، ئاگداری بەیاننامە و ئاگداری کاروبارەکانیانین، بەڵام بەڕاستی تا ئێستا بەڕسمی هیچ زانیاریەک نادەن بە ئێمە و خەربەتەیەکی زۆر لە کارەکانیانە هەیەەوە ئەمڕۆ بەیاننامەیەک دەرەکەن مثلەن باز لەوە دەکەن کە عەدوفەرزی کولیە کرێ بەیانی بەیاننامەیەکی تر دەرەکەن وڵا ئەیکەن بە جوزئی لە بەغدا دەیکەن، دوو بەیانی بەیاننامەیەکی تر دەرەکرێ وڵا عەدوفەرزی جوزئی لە محافەزات دەیکەن. جارێکی تر باز لەوە دەکرێت کە کارمەندانی سنووری فەرمانگەکە عەدوفەرزەکەن، جاری وایە بۆ محافەزەیەک وەفد دەنێرن لە بەغاوە. ئێستا ئەو بژاردنەوەی دەستی لە کەرکووک 30 کەس لە بەغداوە دێ پرۆسەی ئەژمارکردنەوەی سندوقەکان لە کەرکووک بەڕێوە دەبا. باشە ئەمە بۆ شارێک ئەوە دەکرێت بۆ تا ئێستا دیارنی ئایا بۆ شارەکانی هەرێمی کوردستانیش دەکرێیان نا کە ڕەنگە تەزویر لێرە زیاتر کرابێ. ئەگەرچی دادگای فیدراڵی بڕیاریدا هەموو سندوقەکان لە سەرانسەری عێراقدا هەژمار بکرێنەوە، بەڵام بەپێی زانیاریەکان کۆمسیۆن دەیەوێت بە شێوازی نمونە هەڵگرتنەوە یاخود تەنها ئەو سندوقانی کە قرتێلەیان لێدراوە هەژمار بکاتەوە. ئێستاشدا لایەنە دەنگدراوەکان ئەو کاری کۆمسیۆن ڕەت دەکەنەوە و ڕای دەگەێنن. ئەوان سەر لە بەری هەڵبژاردنەکانیان ڕەت کردووەتەوە و بەو کارەی کۆمسیۆنیش ڕازی نابن. ئەندامێکی دەستگای هەڵبژاردننی هاوپەیمانیش دەڵێت کۆمسیۆن وەک پێویست شەفاف نییە و زانیاری و ڕێنمایی لە لایەنە دەنگدراوەکان دەشارێتەوە. دیارە لە دوای ئەو بڕیارە ئێمە پەیوەندیمان کرد بە کۆمسیۆنەوە، بەڵام کۆمسیۆن بە تایبەتی ئێمە لە سلێمانی تا ئێستا هیچ زانیاریشان لا نییەوە بە بیانی ئەوەی کە لە بەغدا و هیچ زانیارێک و هیچ ڕێنماییان پێ نەگەشتووە، هیچ ڕێنمایی و زانیاریشان نەیاو بێمە. بۆیە ئێمە تا ئێستا نازانین لە بەتایبەت لە سلێمانی هەولێر و دووەک پرۆسەکە چۆنەکرێت و ئالێتی جێبەجێکردنی ئەو بڕیارە چۆنە بێ. لەبەرەوەی تا ئێستا کۆمسیۆن هیچ ڕوونکردنەوەیەک و هیچ ڕێنماییکی نیاو بێمە. و ئێستا ئێمە گومانمان یەقین بوو بە گومانیشمان هەبوو لەوەی کە ئەم پرۆسەیە هەر لە سەرەتاوە ساختەکاری تیاکراوە. ئێستاش ئەمە بۆ ئەوەیە کە ئەو ساختەکاریە پۆشن و ئەو بڕیاری کە درا بۆ هەژمارکردنەوەی سەرجەم سندوقەکان ئەوە جێبەجێ نەکراوەکو پێویست. ئێستا کە ئەوە یەکرێ ئەو سندوقانەیە کە تەنها سکاڵایان لەسەرە کە ئەوەش ڕێژەیەشی کەمە. ئەوەی بووەتە سەنگی مەحەک و هۆکاری گێڕانەوەی دادگەری لە نێوان لایەنە دەنگدز و دەنگدزراوەکاندا جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵیە وەکو خۆی. بەڵام ئەوەی مەترسی لای لایەنە ناڕازیەکان دروست کردووە گۆڕانکاریە لە ڕێنمایی و جێبەجێکردنی بڕیارەکاندا. بەو پێی لایەنەکان نازانن کەی و بە چ شێوازێک هەژماری دەستی بۆ سندوقەکانی هەرێمی کوردستان دەکرێت و ناشزانن چۆن چاودێری پرۆسەی هەژمارکردنەوەکە دەکەن. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.